باشا ناوت چییە؟ محەممەد ماڵتان لێرە؟ ئەی لەکوێیە؟ دەڕێتە باشە محەممەد چیت خوارد لێرە؟ لفە چی؟ لفە لەفە؟ لەفەی چی گاز؟ حەزت لە خواردنی چییە؟ هیچ حەزت لە کەبابە یا حەزت لە برنج و فاسەڵیایە؟ لفە لەفە؟ هەر لەفە؟ باشە محەممەد ڕەفقەکانت ناویان چییە؟ ڕەفیقمی دایکە خۆشەویە باوکە؟ باوک چەند براو هەیە؟ دووەم ناویان چییە؟ یاسە و ماوە بڕۆ براکانت دووگەڵی لەگەڵاکەن؟ نا ئەی چیەکەن؟ هیچ ناکە هەرەوە هێنە دەرەوە لەفە بۆکڕن؟ نا ئەی هەرە زوو هەنی ژووران؟ براکانت ناچنە دێرەوە؟ گۆرانیەکم بۆڵێ؟ نا لە مەکتەبی؟ نا لە مەکتەب نیت لە ڕەوزەی؟ نا مریشک و کەڵەشترتان هەیە لە ماڵەوە؟ خۆت نانیان ئەی تێ بۆیان دانی دانەوێڵەشت؟ نا کێ نانیان نایەتە؟ دایکم لە ماڵەوە چی بەخێوەکەن؟ مریشک چیتر؟ ئیدرە ئەوە کۆترتان هەیە؟ نا خۆت حەزت لە چێ بەخێویکی؟ مریشک مریشک خواردنیش حەزت لە لەفەیە؟ هیچم بۆڵێ؟ نا هیچم بۆ ناڵێ؟